إمام جابر رضي الله عنه خوالي بدا فرمي بيغمري خوا بيام قيشت صلى الله عليه وسلم فرمي يا جابر ألا أبشرك بما لقي الله به أباك بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم أي جابر ئایا مزگێنیت پێ بدەم کە خوای پەروەردگار گەشت بە باوکی تۆ عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام ڕەزای خوا لێبێ کە یەکێکە لە 70 شەهیدەکەی ئوحود فەرمی خوای پەروەردگار گەشتە باوکی تۆ عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام فەرمی إن الله پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم إن الله لم يكلم أحدا من خلقه قط إلا من وراء حجاب خوای گەورە هەرگیز لەگەڵ هیچ کەسێکە قسەی نەکردو بە بێ پەردە هەتا پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ بە بێ پەردە لەگەڵ خوای گەورە قسەیان نەکردووە خوای گەورە بە بێ پەردە لەگەڵ هیچ کەسێکە لە مەخلوقاتی خۆی قسەی نەکردووە بەڵام لەگەڵ باوکی تۆدا قسەی کرد بە بێ پەردە دوای مردنی دوای شەهیدبوونی خوای گەورە بە بێ پەردە قسەی لەگەڵا کرد واتە خوای پەروەردگاری بینی لە دوای مردنی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام ڕۆزای خوای لێبێ بەڵێ پیغمبر خدا فرمی صلی الله علیه و آله خدا فرمی وقال يا عبدي تمنى علي ما شئت أعطيك قال تردني إلى الدنيا فأقتل فيك خدا فرمی أي عبد الله كوري عمري كوري حرام أي بندي من داوای چین لێ ئەەکەیدەم کە پێت ئەبەخشم چیت ئەوێ پێت ئەبەخشم تۆ بەندەی ڕاستەقینەی منی چونکە شوێن کەوتی پێغەمبەری خوا بووی صلی الله عليه وسلم خوای گیان بەس تەنها داوام لە تۆیە بمگەڕێنێتەوە بۆ دنیا جارێکی تر لە پێناوتوە بکوژرێمەوە ئەو ئاواتی منە چونکە بینی خوای پەروەردگار بەهۆی شەهیدیەوە ئەو هەموو پلەپایە بەرزەی پێبەخشی ذاتی پیرۆزی خوای پەروەردگاری بینی لە دوای مردنی خوای گیان بەس تەنها دەبێ بگەڕێم بۆ دنیا خوای گەورە فەرمی من وعدم داوە وعدە خلاف نابم هیچ کەسێ بە دنیا ناگەڕێنمەوە ئەی نادەم گەڕانی تۆ بۆ دنیا بەڵام من وعدی خۆم جێبەجێ دەکەم بەڵام چی دەڵێ پێت ئەبەخشم